خۆی ببینێ و بتوانێت چالاکی جۆرا پێشکەشکەوە فەرموو دەستان خۆش زۆر سپاسی ئامادەبوونی سەرجەملایەنەکانەکەی ئەنجمەنی گەنجانی سەرکردە سەر بە ڕێکخراوی CDO کە ماوەی ساڵی ڕابردوو لە مانگی حوتەوە دامەزراوە ئێمە لەلایەن ڕێکخراوی سەر بە ڕێکخراوی CDOین و لە ماوەی مانگی ڕابردووە پرۆژێکمان تەقدیم کرد پرۆژەی پێکەوژیان هەوێنی گەشت سەندنی تواناکانوێکی لە چالاکیەکانمان کۆمەڵێک چالاکی لە خۆیەگرێکی لە چالاکیەکانمان دروستکردنی هەژوێنە کەسایەتی دیار ناو شاری هەڵەبجە بوو کە لێرە ئەمڕۆ مەراسیمەکەیمان کردەوە ئەو کەسایەتیانەش 4 کەسیان لە ژیاندا ماون 4 کەسایەتیشیان وەفاتیان کردووە لە ژیاندا نەماون ئەم ئیشەیەمە وەکو پێزانێکی بچووە ئەو کارانەی کە لە ماوەی ڕابردووە کردویان و جێدەستیان دیار بووە لە ناو شاری هەڵەبجە و هەروە بەدەر لەم کەسایەتیانە چەندین کەسایەتی تریشەیە کە ناو شاری هەڵەبجە بەڵام ئەوەی لەتوانێت ئێمە بۆ توانمان لە ڕێجێکینەوە تەنها ئەم کەسایەتیانە بوون و سمبڵێک بۆ ناو شاری هەڵەبجە وکو ئەوەی کە ئێمە ئەم کەسایەتیانەمان هەیە کە ناو شاری هەڵەبجە جێدەستیان دیار بوو هەم لە ناو شار و لە دەرەوەی شەر لە چەندەها ناوچەی جیاوازی تریش